دوای سپاس و ستایش بۆ خودای گەورە و هەروەها دایک و باوکم و هەروە خێزانەکەم و هەروە مامۆستاکانم لە قوتابخانە و قوتابخانەکەم بەگشتی سپاسی خۆمیان ئاراستە دەکەم کە بە یارمەتی ئەوان من بم قۆناغە گەیشتم. بەڵێ ڕۆژانە من لە دەوری 13 هەتا 15 ساعت دەم خوێند. لە کاتی تاقیکردنەوەکان ئەکید زیاتر ئەبوو، کاتی مەسەلەن کە تۆ بۆ بەیانی تاقیکردنەوەی وزاری دەیان دوای چەند ڕۆژێک تاقیکردنەوە دەیە زیاتر ئەبوو، مەسەلەن نزیکی ڕۆژ بۆ 16 17 تا 18 ساعتیش. بەڵام لە کاتی خوێندنی مەسەلەن قوتابخانە کاتی داوامی ڕۆژانە و کاتە بە حکمیەوەی کەوا ماندوویت و دەڕۆی بۆ قوتابخانە لە قوتابخانە دەیتەوە ئەو کاتە کەمترە، نزیکی 6 بۆ 7 ساعت خوێنی لەو کاتە. بەڵام لە فترەی مڕاجعەکە دەیتەوە ماڵەوە ئەو ئەبێتە 13 بۆ 15 ساعت و لەوادەی تاقیکردنەوەکان ئەبێ زیاتریش بێت بۆ 7 بۆ 8 ساعت. ئینسان ڕۆبۆت نییە، ئالەت نییە، ئەکید تووشی مەلەل و بێزاری و جۆرێک لە ساردبوونەوە ئەبێت بە تایبەتی دوای ئەوەی کەوا یەک دوو جار وادەی تاقیکردنەوەکان دواخران ئەوە جۆرێک لە ساردبوونەوە ڕووی کردە ئێمە وەکو قوتابیانی پۆلی 12. بەڵام ئەکید ئەوەی کە سەرکەوتووە بێ ئەو کەسەیەکەوە ئەتوانێت بەسەر ئەو ساردبوونەوەی سەرکەوێت و بەردەوام بێت لەسەر ڕیتمەکەی خۆی و بەردەوام بێت لەسەر بەرنامە و جەدوەلی خۆی